لە 8 بۆ 6 ئێوارە بەردەوام دەکەین بۆی ئەو فشارە زۆرێکە لەسەر بەشی مۆڵەت نەهێڵین. ئەمەش بۆ بەرنامێکی ئێمە داماناوە 15 ڕۆژمان کردە 1 ڕۆژ بۆ نمونە مەسەلەن لە 1 تاکو 15 بە 1 ڕۆژ بەڕێ دەکەین لە 16 بۆ 31 مانگ دەکەن نهایەتی مانجی 8 بە 1 ڕۆژ بەڕێ دەکەین. سپاسی ئەو فەرمانگەیە دەکەم کە بە وەلەو کۆلۆ دەشی زۆر ماندووبوونێکی زۆرە کە دەوامی فەرمیان لە 8 هەتا 2 ئێستا زیاتریش ماندی دەچێژن و زیاتر ئازیەت دەچێشن کە هەتا 6 ئێوارە. سفر نەماوە سفر نییە باوەڕکە بە 4 ڕۆژ سەفتەحمان نەکردووە سفر نییە کەس گەشت ناکە هەموو مەتاڕەکە ئیندیان داخراون تازە وردە خەریکە ئەکرێتەوانێ بەڵام بە تایبەتی ئەم چەند ڕۆژە کە ئەم گەشتیارە عەرەبانە هاتن بۆ کوردستان ئیسفادەیەکی هەبوو بۆ ئێمە تۆزێ بازارمان بوژایەوە تۆزێ جوڵەی تێکەوت. ئەم کۆرۆنایە لە سا تەسیری لەسەر بازارە بۆ بەعام هەمووی ئێمەش مەوسیمی ئێمە جانتایە پێی سەفەرە ئێستا خۆ بە ناشکوری نەبێنەکە سەفەرەکات بە بۆنێ مۆز ئەوانێ سەفەر ڕشتی وان نەماوە چونکە لە هەموو وڵاتەکان ئەم کۆرۆنایە بەربڵاوە. Faustroll 5, so heißt die Band. Und wir spielen Jazzmusik der 20er Jahre, also sehr alte Musik, mit einer normalerweise Quintettbesetzung. Wir sind also 5 Musiker normalerweise, aber heute ist der Schlagzeuger nicht vorhanden. Wir spielen also zu viert hier ein bisschen auf der Straße. Viel Zeit vergeht, es tut weh. Ich weiß nicht, wo du jetzt wohnst. Jetzt wohne ich in Berlin seit Oktober und ich habe viele coole Straßenmusiker kennengelernt. Ich habe das auch mal gemacht, als ich 16 Jahre alt war. Und da ich jetzt neu in Berlin bin, habe ich mich mit ihm zusammengetan. Den habe ich hier mal am Alexanderplatz getroffen. Manchmal machen wir zusammen Musik, manchmal mache ich alleine Musik und es ist immer wieder